جارێکی تر لە شاری هەولێر سەرەی دوور و درێژی ئۆتۆمبیل بۆ وەرگرتنی بەنزینی پاڵپشتیکراوی حکومی سەری هەڵدایەوە. نۆرەگرتن بۆ وەرگرتنی بەنزین بەم گەرما تاقەت کوڕووکێنەی چلەی هاوین لە هەرێمێکدا کە ڕۆژانە توانای بەرهەمهێنانی سەدان هەزار بەرمیل نەوتی هەیە و پاڵاوگەی پێویستیشی لەبەردەستدایە بۆ بەرهەمهێنانی بەنزین جێگەی سەرسوورمانە مەگەر تەنیا لای بەرپرسانی هەرێم ئاسایی بێت کە دەیان ساڵە میلەتەکەی خۆیان دەچەوسێننەوە. چەند ڕۆژێکە بڕی پێویستی بەنزین بۆ شۆفێران نایەتە ناوشاری هەولێر. ئەماش بووەتە هۆی گرانبوونی بەنزین لە بەنزینخانە ئەهلیەکان و نرخی هەر لیترێک بەنزینی نۆرماڵ بۆ 1100 دینار بەرز بووتەوە. ئەوڕۆ بەڕاستی نزیکەی ساعت نیوەک دەبێت سڕێ بەنزینی میلیۆڕۆ. هێشتان دیارنی ئایا داخینەوە بەنزینخانەی بەنزینمان هۆبەر دەکەوی یان نە؟ هێشتان دیارنیە تاکو ئێستا. بزەبت و هیچ تەکسیاتی سیبیانەکەی هەیە دەبێت ساعت 12. ئەمە ئەو کاتێ لە شێ بینێت سڕێ بەنزینی بەڕاستی. داواکانی بەزوودی کات ئەوی شەمەنەوە چارەسەر هەموو سارە هاوینان ئەو ئیشیمێ بەڕاستی. هاوینە لە زیادی کار پیشەمان دەبینە سڕێ بەنزینێمە بۆ گەرمای ناو سیارەی وەرە خوارێ سرف لێدە وەرە بڕۆ بەخۆم عملەی فڕینە لە سەعات 2 هەستایمە ئەوە 3 ساعات لە سڕێی بەرسینە داوای لە حکوومەتی یاریمی کوردستان دەکەم زانام قەیرانەمان لۆتسا ناکە ئەمە بە دوو ئیشێکە یان بە دوو بەرزینیکەی. شۆفێرانی تەکسی باز لەوە دەکەن سەرەگرتن بۆ وەرگرتنی بەنزین کاریگەری لەسەر ژیان و پەیداکردنی بژێویان هەیە چونکە دەبێت ڕۆژانە بەشێک لە کاتەکانی کارکردنیان بۆ سەرەی بەنزین تەرخام بکەن دەشڵێن هەموو وەرزێکی هاوین ئەوە حاڵمانە. باتی 2 ساعتیش کاین 2 ساعت لە سڕێ نادەوەستین ئەوەخوا قبول دەکاوە دەبا بەخۆدا بچنەوە ڕەحمەتی ئەوەی بکەن بە هاوڵاتیان وەنیە بۆ 690 بوو خەرەکە قسەنەکە ئێستا بوویتە 750 بەڕاستی خەرێک بێزارە ئیشی تەکسی بەخۆی نییە سیارەی خصوصی کاکە لەگەمە دێ سڕی دەگری هاتەمە شاکە کابرا ڕەنزدۆڤەری پێ وەنەوشەی پێەیە 100 لیتری تێدەکا ڕۆژانە بەس دەبی سڕی بگرین هیچ داهاتێکمان نمایانی بەس دەبی سڕی بگرین و بەنزینی زۆر گرانە بەڕاست کە ئێستا لە بەغدایە بە 450 بە بێ سڕە لێرە معقول نییە بە 750 لە کاتێکدا 2 ساعت سڕەش دەگرین. ڕۆژانە بۆ دابینکردنی بڕی پێویستی بەنزین بۆ شۆفێران پارێزگای هەولێر پێویستی بە زیاتر لە 80 تەنکەر بەنزین هەیە بەڵام لە ئێستادا ڕۆژانە تەنیا 16 تەنکەر دابین دەکرێت ئەمە لە کاتێکدا لە عێراق شۆفێران بە ئاسانی و بەبێ سەرەگرتن بەنزینی کوالیتی بەرزیان لیتری بە 450 دینار پێ دەدرێت. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.